خۆ داڵگە وەتی چاوەتی چی دەز بسڕم شەولە ماڵەگەت دوایە باقیە سەر بنمەوە بان شلی باڵەگەت ئەری چی دۆزە بەسڕم خانم شەو لە ماڵەگەت چی دەزە بەسڕم خانم شەو لە ماڵەگەت سەر بنێمەوە بان خانم شلی باڵەگەت وەی 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 بە ئەو کارە پێ دێرم قسەی ئەو ڕۆژە خانم کەفتێ سەوهیرم دا من دووستریانە چی دووست دارم یا خب منیش فرا دوست دارم منیش دوست دارم هرچی عاشقتم چاو عشق منی تو برای منیت هم کرمی هم برای هر که دالک داری خوشبخته هر که دالک داری دالک و رحمت خدا چیه خدا بیام مرزیده ایشالله چه خیری